دوای حیزبی دەسەڵات لیستی تەوتین وەک یەکەم لایەن ئاهەنگێکی جەماوەری بۆ ڕاگەیاندنی لیستەکەی لە پایتەخت ئەنجامدا. مەسعود عەبدولخالق بڕیاری تەوتین بە دەستکەوتێکی گرنگ دادەنێت و دەڵێت هەنگاوی گەورەتر ماوە. دوای نزیکەی 2 هەفتە حکوومەتی هەرێم داهاتی ناوەخۆی بۆ موچەی مانگی 8 بۆ بەغدانار. دوای حیزبی دەسەڵات لە هەولێر دوێنێ ئەنجومەنی پشتیوانی لیستی تەوتین وەک یەکەم لایەنی دەرەوەی دەسەڵات لە هەولێر ئاهەنگێکی گەورەی جەماوەری بۆ ناساندنی لیستی 247 تەوتین بە سەرۆکاتی دکتۆر ڕەعەد ڕەفعەت لە پایتەختی هەرێمی کوردستان ئەنجامدا کە لە چالاکیەکەدا ژمارەیەکی بەرچاو لە دەنگدەرانی شاری هەولێر بەشدار بوون. لە پەیامێکیشدا دکتۆر ڕەعەد ڕەفعەت جەختی لەوە کردەوە کە ئەو بەشداریە فراوانی خەڵک لە ئاهەنگی ناساندنی لیستی تەوتین نیشانەی پشتگیری گەورەی خەڵکی هەولێرە لە پرۆژەی تەوتین. وتیشی بەڵێن دەدەین بەچڕی ئیش بۆ سەرکەوتنی لیستی 247 تەوتین بکەین. هیوادارین 11 کە ڕۆژی ڕیفراندۆما بۆ تەوتین دەنگدەرانی پارێزگای هەولێر پشتیوانی تەوتین بکەن و لیستی 247 هەڵبژێرن. لە کاتی بەڕێوەچوونی ئاهەنگی لیستی 247 تەوتین لە هەولێر مەسعود عەبدولخالق ڕایگەیاند ئێستا هیچ هەڕەشەیەک لەسەر هەرێم لە دەرەوە نییە. بەغداش لایەنەکە چاوی لە موعامەرە نییە. دژی خەڵکی کوردستان ئەوەی هەڕەشەیە حیزبی چەکدارە لە ناوەخۆی کوردستان کە پێویستە بە یاسا قەدەغە بکرێن. تیشی بڕیاری تەوتین دەستکەوتێکی گرنگ بوو لە دادگای فیدراڵی زۆر سوودیشی هەبووە. هاتنی موچە بەرهەمی ئەوانە نەک شاندەکان هێشتا زۆر شتی تریش دەکرێت بەدەست بێت بۆیە دکتۆر ڕەعەد و تیمەکەی شایانی ئەوەن پشتیوانی بکرێن بۆ ئەوەی لە بەغدا دەستکەوتی زیاتر بۆ خەڵکی کوردستان بەدەست بهێنن. ئەم پشتیوانیەی ئێوەش ئاماژەیەکی دڵخۆشکەرە و نیشانەی ئەوەیە کە خەڵکی هەولێر نوێنەری ئازا و ئەمینی دەوێت. ئەمڕۆ وەزارەتی دارایی هەرێم بڕی 120 ملیاری دیناری وەک نیوەی داهاتی نانەوتی خستە سەر هەژماری وەزارەتی دارایی عێراق لە کاتێکدا بەر لە 2 هەفتە سوودانی ڕەزامەندی دەربڕی بۆ ناردنی موچەی مانگی 8 لە کاتی ناردنی داهاتی نانەوتیدا. بەڵام حکوومەتی هەرێم ناردنی 120 ملیار دینارەکەی دواخست بەو پێی دیانەوێت تاوەکو هەڵبژاردن هیچ بڕێکی دیکە لە داهاتی نانەوتی نەنێرن بۆ بەغدا و هیچ موچەیەکی دیکە نێت بۆ ئەوەی دوای هەڵبژاردن داوای ڕێکەوتنێکی نوێ لە بەغدا بکەن چونکە لە دوای هەڵبژاردن پێویستیان بەدەنگی خەڵک نامێنێ بەلایەنەوە گرنگ نابێ ئاخۆ موچە دێت یاخود نا. بۆیە هەموو ئاماژەکان بۆ ئەوەن شاندی حکوومەتی هەرێم دوای هەڵبژاردن دووبارە کێشەی موچە لەگەڵ بەغدا دەست پێ دەکەنەوە و مانگانە 120 ملیاری داهاتی نانەوتی ڕادەستی بەغدا ناکەن.